دەوڵەتی تورکیا کە هێرش دەکاتە سەر سەروەری خاچی عێراق. ئەو هێرشانەی تورکیا لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەڕاستی داگیرکاریە و داوا لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لەگەر مرکز لەگەر ناوەند هەوڵ بدەن لە ڕێگەی نەتەوەی یەکگرتووەکان لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەوڵ بدەن ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ڕابگرن. لە سەرەتای هەشتایەکان حیزبی بەعەز بە هەموو قووەتی خۆی شەڕی لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و جینۆسایدی کرد و خەڵکی بە زیندویەتی لە بنحاردینە لە بنگڵی ناژن و مناڵە بە خۆتان دەزانن نزیکەی 200,000 کەسی بەساغی لە بنحاردینە بیری لەوە دەکردەوە ڕۆژێ لە ڕۆژان کوردان نەهێلی، بەڵام بە پشتیوانی خۆ بە پشتیوانی جەماوەر یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردانی باشوور و بە هاوکاری پەکەکە بە هاوکاری حیزبە کوردستانیەکانی تر توانیمان حیزبی بەعەز بڕوخێنین. وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان داوا دەکەم ئەو هێرشانە ڕابژیرێت، چونکە ئەو هێرشانە هێرشی دوژمنکارانن، هێرشە لەسەر خەڵکی سڤیل هەردووە زانیاری بەڕێستان پێرێ چار هاوڵاتی تری شەهید کردیە. لە هەفتەی ڕابردوو چەند پێشمەرگەشترمان شەهید بووە، بێزگەلەوە هەڤاڵانی گەڕلا شەهید دەکرێن و بە شەهیدکردنی مرۆڤیش ڕناوەستی هێرش دەکاتە سەردار و بەرد و ژینگەمان، ئاوەکانمان و شک دەکات، دارەکانمان دەبڕیتەوە. بەڕاستیەوە لە بەرژەوەندی نە ئێمە نە دەوڵەتی تورکیا دانیە هەوڵ بدەین ئەو کێشانەی کە هەیە لە بینی پەکەکەوە لە بینی دەوڵەتی تورکیا توانم برێم لە بینی هەموو کوردان، چونکە ڕۆژەکانی داهاتوو بەڕاستی و کاتی دوور نییە لۆسەر حیزبە کوردستانیەکانی تربی دەبێ ئەمە بزانین ئێمەی کورد دوژمنەکانمان یەکن، بەس هەر ڕۆژە و بە زمانە کە ڕۆژە بە ڕەنگەک و بە بەرگێک هێرشمان دەکرێتە سەر. لێ من هیوادارم ئەو کێشانە بە دیالۆگ چارەسەر بکرێن، بەڕاستی بە دوژمنکاری کورد خلاص ناب، کورد سوورتر دەبن لەسەر مافەڕەوەکانی گەلی کورد. ئێمە وەفدێکی مەڵبەندی بیستی قەرەچووخ کە بەڕێز مامۆستا نەسروڵڵاه هەڤاڵانی مەڵبەند ڕێیان سپاردین بین وەکو سەردان وەکو بەسەرکردنەوە هاتین سەردانمان کردن و لەوێ سوپاسان دەکەن کە پێشوازیتان کردین و پەیامی مەڵبەندمان بە ئێوەی بەڕێز گەیان، پەیامی ئێمە هەم وەکو دراوسێ هەم وەکو کورد هەم وەکو نەتەوە، پەیامی ئێمە ئاشتی و برایەتی پێکۆژیان بوو. وەلو مەسەلەی هێرشەکەی تورکیای بەڕاستی یعنی دەبی هەموو لایەک دەبی هەموو چین و توێژەکان ناڕەزایەتی دەربڕێن لەبەر ئەوەی ئەو هێرشەی دەوڵەتی تورک بۆ سەر پێشمەرگە نەبوو، بۆ سەر سەگدار نەبوو، بۆ سەر خەڵکی سڤیل بوو. ئەمن کە هاتمە شوێنەکە دەبینم گۆڕەپانێکی لێ گۆڕەپانەکە مناڵی گسکا یعنی ئەمە پێدرێن سڤیل بچووک یاری تێدا دەکرد. بەڕاستی ئەو شوێنە یعنی بەداخەوە هیچ نەتەوەک هیچ دینێک هیچ یاسای قبول ناکات تو هێرش بکەیە سەر کەمپەکە خەڵکی مەدەنی لێبی. ئێرە 12,000 خەڵکی لێ لایانی کەم تقریبا 4,000 زاروکی لێ منداری لێ دەخینن، خوێندکارن بابرین خوێندکاری سەرەتاینە خوێندکاری ناوەندینە، ینی ئەوە ڕەوان نییە، ینی غەدرێکی یەکجار گەورەیە، حەق نییە قبول بکرێت دەوڵەتی تورکیا وا بە ئاسان هێرش بکاتە سەر کەمپی شەهید ڕۆستەم جووتی. ئەوە دەتوانانی لە ڕێگەی ڕاستە من نازانم لە پرسیارەکانی جەنابەتدایە نە هەقە عێراقیش قبول نەکاتن و هەقە پەرلەمانی کوردستان قبول نەکاتن و ئەنگۆ کاتی خۆی کە هاتینە بە یاسا هاتوون نەتەوە یەکگرتووەکان چاوەدێری کەمپەکەی ئێوە دەکاتن. ئەرشی سەرشانی نەتەوە یەکگرتووەکانە، ئەرشی سەرشانی حکوومەتی بەغدایە، ئەرشی سەرشانی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان، ئەرشی سەرشانی هەموو نیشتیمان پەروەردەکە، ئەرشی سەرشانی هەموو مرۆڤ دۆستێکە قبول نەکە ناڕەزایەتی دەربڕی و هەقا هاوپەیمانانیش ڕێگر بن لەو زۆری هێرشانە و ئەو دوژمنکاریانەی دەوڵەتی تورک بۆ سەر کوردان بۆ سەر پەکەکەنیە، بۆ سەر هەموو مرۆڤایەتیە، بۆ سەر هەموو کوردانە، بۆ سەر هەموو خەڵکی عێراقی دەبێ ئێمە هەوڵ بدەین بە دیالۆگ بە حاڵیان بکەین تیان بگەینین کە ئەوە ئەو قەتڵ و عامکردنە ئەو جینۆسایدکردنە سەردەمی بەسەر چوو ئەوڕۆ سەردەمێکی دیکەیە، سەردەمێکە سەردەمی حیوارە، سەردەمی لێک تێگەیشتنەوە دەبی جێمان لێ بگری بزانی کوردانی باکوورچیان دەوێت داواکاریان چییە. هەقا بەڕاستی من لێتی ناشارمەوە جار بەجار شەقامی کوردی هەندێک جار گومانیش دەکەوێتە سەر نەتەوە یەکگرتووەکان، گومانیش دەکەوتە سەر هاوپەیمانان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. هۆکار چییە؟ هەندێک جار ناڕاستەوخۆ پشتگیری ئەو جۆرە دوژمنکاریانە دەکرێت. پشتگیری معنای چییە؟ شەڕ نییە بەچەک بەس کە چاوپۆشیت کرد کە بەدەنگ نهاتی. ئێستا ئێمە لێرکوان وەکو مەڵبەندی بیستی قەرەچووخ ئەگەر ئێستا 40-50 بارگای هینای هەروەتە نزیک عفۆن نێزیک هەولێر نەکەتی هاتێ لە منتقەی زاخۆ لە منتقەی ئامێدی بارگای کردەوە باسی هاتنی خۆی ناکە نارێ من خەچت لە کوردستانی باکوورەوە
وڵاتی کوردانە ئەتوەگە ئیشەکتێ وەفدتێ قونسولیەتێ لە هەولێر پەرلەمان هەیە حکوومەتێ داواکاریەکان چییە بە ئاشکرا برێ ئەمن ئەو گلەیانیان ئەو ڕخنانە ئەو شتانەم هەیە ئەو کاتی چارەسەر دەکرێت بەس بە مەسەلەی هێز زیاتر کورد دەکاتە دوژمنی خۆی و زیاتر خین دڕێژی و زیاتر زیان بە هەرێمی کوردستان دەگەینی و بەخۆشی سەرکەوتو نابی ئەو بانگەوازەی بەڕێز مراد قەریلانم دیت بەڕاستی هەر وەکو قسێک پێشتر کردمەوە بانگەوازی هەموو کوردانە هەم کوردێکی ئاشتی خوازە و هەموو کەسێکی سیاسیە و ئەوە قسەی سەرۆک ئاپۆیە ئەوە قسەی مام زەلالی ڕەحمەتیە قسەی جەنابی کاگنیشورە قسەی خەڵکی قیادیە یعنی قیادەی کورد بە گشتی وا بیر دەکەنەوە هەمومان یەکگرتوو بین هەمومان تەبابین هەمومان داوا بکەین ئەو هێرشە ڕابژیری و ئەمن ئەو بانگەوازەی بەڕێز مراد قەریلان بانگەوازێکی دروست بوو بانگەوازی ئاشتی بوو نە بانگەوازی شەڕ بوو چونکە بانگەواز هەر کەسێکی قیادی کە قسە دەکە دەبی بزانی مانای قسەکانی چییە هەیە کە قسە دەکا بۆنی خینی لێدێ بۆنی شەڕی لێدێ هەڕەشە دەکا بەڵام کەسی قیادی کەسێک هەست بە مەسئولیت بکە دەبێت داوای ئاشتی بکە داوای ئارامی بکە چونکە ئەمە ڕووباسمان کرد تازەوەکو لە پرسیاری دووەمت باسیەوەمان کرد هەموو شتێک بە ئاشتی چارەسەر دەکرێت لۆیە ئەو داوای بەڕێز مراد قەریلان هەرچەندەوە داوای قیادەکانی ئێمەشە ئێمەش هەواڵانی ئێمە ئەوە جەنابی شێخ لاهور ئەوە جەنابی کاک پاڤێل هەموو مەکتەب سیاسی و سەرکردایەتی ئێمە بڕۆ لە فەیسبوککان هەتا کادیر و دۆست و لایەنگر و هەرچی ئەندام و دۆستی یەکێتیە غەدری پێ قبول ناکرێت باسی ئاشتی دەکا باسی دیالۆگ دەکا و دیفاع لەو قەزیە ئێوە دەکە کە قەزیەکی نەتەوەییە دەبی سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان سەرۆکی حکوومەت ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەبی هەڵوێستیان هەبێ ڕێگر بن لەو شتانە ئەمە ناکرێت لەناوە خۆمان ناتەبا بین دژی یەکتر بین کەچی داوای ئاشتیش لە دەوڵەتی تورکیا بکەین کە داگیرکەرە ئێمە دەبی هەوڵ بدەین لە ڕێگەی کەناڵی ئاژانسی بەڕێزیشتان ئاژانسی ڕۆژنووس داوا دەکەم مەسەلەی جوون و تەشهیر و ناوزڕاندن و یەکتر تۆمەکردن چکاوە بنزین بە ئاگرداکردنە ئێمە دەبی ئەو بە وەزعەکاندا بکەین کەمپی شەید ڕۆستەم جوودی من مەسئولم لەو قسەی خۆم ئەمە چووکەمە جیرانتانین بە یەکەوە دەژین ڕۆژانە و هە لە هەر قەزێک بەسەرتان هاتبی ئێوە هاوکاریمەتان کردی ئێمە هاوکارین گومان کردی ئەمە لە شەڕی دژی داعشاتن لێرە شەهیدتاندا ئەتا جەنابی کاک مەسعود هات سەردانی کەمپەکەی کردن دەستخۆشی لێکردن و ماوەکانی تر هەندێک داعش بەرنامەیان وە بهێرش سەرکەم بکەن من لەگەر جەماعەتی وەکەتنە سەرخەت و ڕێگریمان کرد و هەوڵماندا لەسەر کۆبوونەوە یعنی لەو شتانە کە بەشداریمان کردیا ئێمە هاوکار بووینە ئێمە دیفاعمان لە یەکتر کردیە ئێمە برایەتی یەکترمان پاراستیە لۆیە ئەو کەمپەینگووە من شایدی دەدەم مەسەلەی مەدفەع و هاوەن و هیچ ئەسڵ و ئەساسینی هەموو دیعایە دەبی هاوکاریتان بکەین ئەرچی سەرشانی هەمومانە و بە تایبەتی هەرێمی کوردستان دەبی کار ئاسانیتان لۆ بکاتن لۆ ئەوەی بتوانن ژیانی ڕۆژانەی خۆتان بەڕێ بکەن تەمەشاکە وڵاتان لەکوێ دەژین و ئێمە لەکوێ هۆکارەکە چییە هۆکارەکەی زیاتر ناتەبایی خۆمانە و تاریخی کورد دەگەخێن بیتەوە ئەو هەموو شۆڕشێک لە دوای یەکەی کە دایان ساڵەکرا و هەزاران قوربانی لۆ درایە زۆربەی هەر زۆری لەسەر ناتەبای لە دەستمان چوو ئێستا زیاتر هۆکارەکان پرسیاریەوە لۆ نەکردن هۆکار چییە کامە تورکیایان ئەمە مافەکانمانیان لۆ ئەوە تاخیرین لە وەرگرتنی مافەکانی خۆمان هۆکار ناتەبای و خیانەتی ناو خۆمانە بەڕاستی حیزبە کوردستانیەکان دەبی هەوڵ بدەن وەکو جەنابی مام زەلال هەمیشە بازی دەدا بازی بە حیزبەکە دەدا بازی بە کەسایەتی خۆی دەدا لە ئەوی تەبابین اتفاق بین زۆر جار ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بچینە لە پەرلەمان لە حکوومەت لە زۆر شوێن غەدرمان لێ دەکرا ئێمە بەرادرانی سەرکردایەتی مەکتەب سیاسی ئێمە بەجواب داهاتن جەنابی مام زەلال بە یەک گوشە کۆتایی بە هەموو دەهێنا دێگو ئەمە با تەنازول بکەین قوربانی بدەین لۆ ئەوەی خەڵکی هاوڵاتی خەڵکی کوردستان ئارام بژی ئەمە مەرحەلەی شەڕمان لە نوێتوێک کە حکوومەتی عێراقمان ڕوخان مەرحەلەی شەڕمان کۆتایی پێات ئێستا سەردەمی پەرلەمانە سەردەمی یاسایە سەردەمی دەستورە یعنی حەق ئەمەش وەکو کورد نمونەشی جوان نیشانی نەتەوەکانی تر بدەین کە ئێمە کورد نەتەوەکی ئاشتی خوازین نەتەوەچین حەقی ژیانمان هەیە و مافی خۆشمانە دیفاع لە سنووری خۆمان بکەین